Hey, what's up guys? Welcome to Learn and Explore. من راستیم خوشحالم که گرامالاتان ویدیویکی ندا. ام ویدیو بەشی دووەمی فێربوون لە ڕێگەی ڤیدیۆ گەیمەوە. و ویدیۆڕمان یاری Red Dead Redemptionی دوم بۆ هەڵبژاردوون کە یاریەکی زۆر عەجیبە و ئەکسنتەکەیان زۆر خۆشە. جا دیقەت بن ئێستا کە قسە ئەکەن گوێتان لێ بێت وەزان کە مەبەستم چییە و ئەکسنتێکی زۆر خۆشیان هەیە. ئێستا یەکسەر با دەست پێ بکەین و ئەم ڤیدیۆیە بەشێکە لە مەرحەلەیە کە پێوترێت Old Friends کە لێرە ئارتھر مۆرگەنە چێدێکێک لە پیاوەکانی Old Driscoll ئەگرێت کە دوژمنەکەیانە. با یەکسەر بڕۆینە لای ڤیدیۆکە و دەست پێ بکەین. Leave me alone! Leave me alone! واتە وازم لێ بێنە. You're coming with me. You are coming with me. You're coming with me. تۆ لەگەڵ من دێیت. Please, you don't need to do this. Please, you don't need to do this. Please, you don't need to do this. تکایە پێویست ناکات کە ئەمە بکەیت. بەسیەوەکە پێویست ناکات وا لە ئەم کات و عەزێتی بات. Now the fun starts. I'm no use to you, really. I am no use to you really. I am no use to you really. واتە من بەڕاستی هیچ سوودێکم بۆ تۆ نییە. What's your name, boy? What's your name, boy? What's your name, boy? ناو چییە کوڕە؟ I don't know. I don't know. I don't know. نازانم. You don't know your name? You don't know your name? You don't know your name? واتە ناوی خۆت نازانی؟ ئەگەر دیقەت بن لێرە ئەم ڕستەیە پرسیاری نییە بەڵام شێوازی دەربڕینەکەی پرسیاریە بۆیە وای لێ کردووە کە ڕستەکە ببێت بە پرسیاری و بۆیە هەر کاتێک ئەگە ویستت کە پرسیار بکەیت ئەتوانی هەر ڕستەیەکی ڕاگەیاندن بهێنیت بەڵام شێوازی تۆنی قسەکردنەکەت بە شێوەی پرسیاری بێت و ڕستەکە دەبێت بە پرسیاری. It's Karen. It's Karen. واتە کێرنە کە مەبەستی لە ناوەکەیەتی. ناوەکەی کێرنە. Karen what? Karen what? Karen what? واتە Karen کێ یان Karen چی؟ Karen Duffy. Duffy. Karen Duffy. واتە Duffy مەبەستیەوەیەکە ناوی سێمی یان نازناوەکەی Duffیە. Karen Duffy. ناوی تەواوی Karen Duffیە. Well, I ain't gonna lie to you. Well, I ain't gonna lie to you. Well, I ain't gonna lie to you. واتە درۆت لەگەڵ ناکەم. I ain't gonna lie to you. واتە درۆت لەگەڵ ناکەم. Ain't وشەیەکە کە ڕستە نەفیەکات. وەکو وایە بڵێ not. وەکو وایە ئەم ڕستەیە بڵێیت I am not gonna lie to you. واتە درۆت لەگەڵ ناکەم. و لێرەدا well تەنها بۆ دەستپێکردنی قسەکردنەکەیەتی و هیچ مانایەکی وای نییە. This is a real bad day for you, Karen Duffy. This is a really bad day for you, Karen Duffy. This is a real bad day for you, Karen Duffy. ئەمە ڕۆژێکی زۆر خراپە بۆ تۆ, Karen Duffy. Where are you taking me? اینجا Karen ئەڵێت Where are you taking me? Where are you taking me? Where are you taking me? بۆ کوێمە بیت؟ گوێ لەو جوابەی ئارتھر بگرن. Somewhere you ain't gonna like. 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 شوێنێک کە حەزت لێی نابێت. مەبەستیەوەیە کە بۆ شوێنێکی ئەبات کە هیچ حەزی لێی نابێت. Why? What are you gonna do to me? Why? What are you gonna do to me? What are you gonna do to me? Why? بۆچی؟ بۆچی ئەم بیت؟ بۆ ئەم لێ یەکەیت؟ What are you gonna do to me? چیم لێ یەکەیت؟ Something you ain't gonna like. Something you ain't gonna like. Something you ain't gonna like. شتێک کە حەزی لێی نەبێت. واتە شتێکی لێ یەکات کە حەزی لێی نەبێت. وەڵا دەفی وەزعی باش نییە. So I'd advise you to save your breath for screaming. So I advise you to save your breath for screaming. So I advise you to save your breath for screaming. بۆیە ئامۆژگاری دەکەم کە هەناسەدانەکەت هەڵگریت بۆ هاوارکردن. Save your breath واتە بێسوودە قسەکردن چونکە گوێت لێ ناگرم. ئەوە مانای ئیدێمەکەیە و
مەبەستی ئەوەیە کە قسە نەکات چونکە هیچ گوێی لە ناگرێت و بێدەنگ بێت باشترە. No, please. نەخێر تکایە. Let me go. I'll disappear. I'll go to Mexico. Let me go. I'll disappear. I'll go to Mexico. Let me go. وازم لێبێنە با بڕۆم. I'll disappear. I'll disappear. واتە خۆم ون ئەکەم. I'll go to Mexico. ئەڕۆم بۆ مەکسیک. I hardly know them. I hardly know them. واتە من هەر ئەوانە نایاناسم. مەبەستی ئەوەیە کە جەماعەتی ئۆدریسکل کە دوژمنی ئارثر و ئەوانن ئەم زۆر بە کەمی ئایانناسێت و زۆر پەیوەندی لەگەڵیان نییە. ئەگەر دیقەت بە نەیوت I hardly know them. وتی I hardly know them. ئەم کورتکراوەی وشەی themە وەکو لە ڕستەکەی بینن. I think I'm gonna puke. I think I'm gonna puke. واتە وابزانم ئەڕشێمەوە. Puke واتە ڕشانەوە بەڵام ئەمە وشەیەکی ئینفۆرمەڵە. خۆی بە ڕشانەوە ئەوترێت vomit. Have a heart, mister. Have a heart, mister. Have a heart, mister. واتە ڕەحمە هەبێ. یان بەزەیت هەبێ. بەزەی پێما بێتەوە. I've only been running with them a couple of months. I've only been running with them a couple of months. I've only been running with them a couple of months. تەنها چەند مانگێکە لەگەڵیانم. مەبەستی لە جەماعەتی ئۆدریسکڵە کە باسمان کرد. Are you trying to test me? Is that it? Are you trying to test me? Is that it? Are you trying to test me? Is that it? ئەتەوێت تاقیم بکەیتەوە؟ ئەوەیە؟ Because I will break every bone in your body. Because I will break every bone in your body. Because I'll break every bone in your body. لەبەرەوەی کە هەموو ئێسکەکانی لەشت ئەشکێنم. وەڵا ئەمە زۆر خەتەرە. I'm sorry. Okay? Not one more goddamn word. Am I clear? Not one more goddamn word. Am I clear? Not one more goddamn word. Am I clear? واتە یەک وشەی نەفرەتیتن نەڵێیت. Am I clear? واتە تاو ڕوونە. Goddamn وشەیەکی زۆر خۆشە لە کاتی تووڕەیە بەکارهێنرێت و بەمانای نەفرەتی دێت. ئەسا لێرە ئاڵێت Not one more goddamn word. واتە یەک وشەی نەفرەتیتن نەڵێیت. بەڵام ئەگەر بەکارتان هێنا بزانە کە لەکوێ بەکارهێنیت و لە لای کێیە بەکارهێنیت. Okay. That's 2 bones right there. That's 2 bones right there. That's 2 bones right there. ئەمە 2 ئێسکە. کە لێرە ئەمەبەستی ئەوەیە کە پێشتر وتی نابێ یەک قسەی تر بکەیت. بۆ هەر قسەیەک کە ئەیکات ئێسکێکی ئەشکێنێت. اینجا پێشتر ئەم وتی ئۆکەی کەەوە 2 وشەیە مەبەستی ئەوەیە کە ئەو 2 وشەیە وای لێکات کە 2 ئێسکی بشکێنێت. ئەخواتەوە چاک بێدەنگ بوو. Don't hurt me, please. Don't hurt me, please. Don't hurt me, please. تکایە ئازارم مەیە. Oh, don't worry. They're real nice. Oh, don't worry. They're real nice. Don't worry. واتە خەمە نەبێت. They're real nice. زۆر مەحبوبن یان زۆر پیاوی چاکن. I got him. Very good. Welcome to your new home. Welcome to your new home. Welcome to your new home. بەخێر بێ بۆ ماڵە نوێیەکەت. Hope you're real happy here. Hope you're real happy here. Hope you're real happy here. بە هیوام کە لێرە زۆر دڵخۆش بین. Real کەم لێرە دامەبەستیەوەیەکە زۆر. Really happy خۆی بەڵام لە کاتی قسەکردنە ئەم برادەرانە ئەڵێن real ناڵێن really. خۆی ئەبێ بوترێت I hope you're really happy here. بەڵام ئەمان لە کاتی قسەکردنە هەرڵێن real. واتە زۆر یان very. You want me to make him talk? You want me to make him talk? You want me to make him talk?
ئەتەوێ وای لێ بکەم کە قسە بکات؟ Oh no, now all we'll get is lies. Oh no, now all we'll get is lies. نەخێر. Now all we'll get is lies. هەموو ئەوەی کە ئێستا بەدەستی هێنین هەمووی درۆ بێت. واتە ئەگەر ئێستا وای لێ بکات کە قسە بکات، هەموو قسانی کە ئەیکات هەمووی درۆیە لەبەرەوەی هیچ ئەزێت نەدراوە و هەر درۆکات. Uncle, Mr. Williamson, tie this maggot up someplace safe. Tie this maggot up someplace safe. Tie this maggot up someplace safe. ئەم چڵکنە یان ئەم فێڵبازە لە شوێنێکی سەلامەت ببەسەرەوە. Maggot واتە چڵکن یان فێڵباز و tie up واتە ئەیبەستێتەوە. We get him hungry first. We get him hungry first. We get him hungry first. یەکەم جار برسی ئەەکەین. I got a saying, my friend. I got a saying, my friend. I got a saying, my friend. واتە من وتەیەکم هەیە یان قسەیەکم هەیە. We shoot fellas as need shooting. We shoot fellas as need shooting. We shoot fellas as need shooting. واتە تەقە لە پیاوەکەین کە پێویستی بە تەقەکردن بێت. مەبەستیەوەیەکە کەسانێک ئەکوژن کە پێویست بێت یان حەقی ئەوەیان بێت کە بکوژرن. Feller یان fellow سلانگێکە بە مانای پیاو دێت. Save fellas as need saving. Save fellas as need saving. Save fellas as need saving. ئەو پیاوانەی کە پێویستیان بە ڕزگارکردن بێت یان شایستەی ڕزگارکردن بن ڕزگاریانەکەین. And feed them as need feeding. And feed them as need feeding. And feed them as need feeding. و خواردنیان ئەینە ئەگەر شایستەی خواردن پێدان بن یان ئەگەر پێویستیان بە خواردن پێدان بن. Feed واتە خواردنی پێدات. لێرەیان مەبەستیەوەیە کە زۆم لە کەس ناکات. ئەگەر کەسێک شایستەی کوشتن بێت ئەی کوژێت. ئەگەر شایستەی ڕزگارکردن بێت ڕزگاریەکەن. هەر لە خۆیانەوە ناڕۆن خەڵک بکوژن. We are gonna find out what you need. We're gonna find out what you need. We're gonna find out what you need. بۆمان دەنەکەوێت کە تۆ پێویستە بە چییە؟ مەبەستیەوەیە کە ئەگەر پێویستە بە ڕزگارکردن بێت و حەقی ڕزگارکردن بیت ڕزگارتەکەین و ناکوژین. ئەگەر پێویستیشە بە کوشتن بێت ئەکوژین. I can't believe it! An O'Driscoll in my camp! I can't believe it. An O'Driscoll in my camp. I can't believe it. باوەڕ ناکەم. An O'Driscoll in my camp. O'Driscollێک لەناو کامپەکەما بێت. مەبەستیەوەیەکە باوەڕ ناکات کە یەکێک لە دوژمنەکانی لەناو کەمپەکەیان نابێت. I ain't an O'Driscoll, mister. No, I ain't an O'Driscoll, mister. I ain't an O'Driscoll, mister. من یەکێک نیم لە جەماعەتی O'Driscoll. I hate that fella. I hate that fella. I hate that fella. واتە ڕقم لەو پیاوەیە. Oh, whatever you say, son! Whatever you say, son. Whatever you say, son. واتە کوڕمە چێڵەی بیڵە. Well done, Arthur. Well done, Arthur. ئافەرین Arthur. I'm just sorry we missed out on Colm. واتە من تەنیا خەمی ئەوەمەیان بەداخی ئەوەم کە کۆڵمان لەدەست دەرچوو. Oh, there's time enough for that. Oh, there is time enough for that. Oh, there is time enough for that. واتە کاتی پێویستیشمان هەیە بۆ ئەوە. ئەوەشەکەین خەمو نەبێت. Now, I gotta figure out if we can hit that train. Now, I gotta figure out if we can hit that train. Now, I gotta figure out if we can hit that train. ئەبێ ئێستا حەلێک بۆ بدۆزمەوە کە چۆن لە ئەو قەیتارە بین. مەبەستیەوەیە کە ئێستا ڕات پلانێک دائانێت بۆ ئەوەی کە چۆن لە ئەو قەیتارە بن. کەمە باسی مەرحەلەیەکی ترەکات. ئۆکەی، باشە. بەم شێوەیە ڤیدیۆڕۆمان کۆتایی هات. بە هیوام کە ڤیدیۆکەتان بەدڵ بوو بێت و چێشتان لێوەرگرت بێت و وشەی زۆری لێوە فێر بوو بن و هەر یاریکی ترتان بەدڵ بوو ئەتوانن کلیپەکەیم لە ئینستاگرام یان فەیسبووک بۆ بنێرن منیش هەوڵەیەم کە ڤیدیۆی لەسەر بکەم و بیکەم بە ڤیدیۆ. ئێستاش جارێک تەنها بە ئینگلیزی بینەری کۆتە ڤیدیۆکە ئەبین و کۆتایی بە ڤیدیۆڕۆمان هێنین. تاوەک ڤیدیۆ داهاتوو خواتان لەگەڵ. Leave me alone. No.
with me. Please, please, you don't need to do this. Now the fun starts. I'm no use to you, really. What's your name, boy? I don't know. You don't know your name? It's Kieran. Kieran what? Duffy, Kieran Duffy. Well, I ain't gonna lie to you. This is a real bad day for you, Kieran Duffy. Where are you taking me? Somewhere you ain't gonna like. Why? What are you gonna do to me? Something you ain't gonna like. So I'd advise you to save your breath for screaming. No, please. Let me go. I'll disappear. I'll go to Mexico. Hardly know him. Oh, I think I'm gonna puke. Have a heart, mister. I've only been running with him a couple of months. Are you trying to test me? Is that it? Because I will break every bone in your body. I'm sorry. I'm sorry. Okay? Not one more goddamn word. Am I clear? Okay, okay. That's 2 bones right there. Don't hurt me, please. Oh, don't worry. They're real nice. I got him. Very good. Welcome to your new home. Hope you're real happy here. You want me to make him talk? Oh, no. Now all we'll get is lies. Uncle, Mr. Williamson, tie this maggot up someplace safe. We get him hungry first. I got a saying, my friend. We shoot fellas as need shooting, save fellas as need saving, and feed 'em as need feeding. We are gonna find out what you need. I can't believe it! An O'Driscoll in my camp! I ain't an O'Driscoll, mister. I hate that fella! Oh, whatever you say, son. Well done, Arthur. I'm just sorry we missed out on Colm. Oh, there's time enough for that. Now, I gotta figure out if we can hit that train. Okay.